باشن صحتان وەستان چۆنە؟ ئێوەشتان هەیە؟ ئێمە براندی کوردی نەفشمان هەیە نەخۆش دیزاینەکرێ و هەمووی لێرە ئەدوێت هەموو لێرە دیزاینەکانی خۆمن سەرەتا لە قەزوانەوە دەستم پێ کرد قەزوان بۆ کچ زۆر کەم بوو تەسیقەکارەها ناوەندێکی دیزاینەکان کە بۆم براونتە لەکوێ ئەیفرۆشن دوکانتان هەیە یان ئۆنلاین ئەیسان هەیە؟ أظل موصل إلى بغداد سنندر وجعلت ثوابة هدية يعني هموم كمان يكون استرناسي عبد الرحمن باشا بابانا استرناسي كبويت كشراوي سردني خوي كبويتي